خواروی عراقانێ گەشت و گوزاری هەرێمیش باسیەوە کاڵێم ئامادەکاریمان کردو بووی کە پێشوازی لە گەشتیاران بکەین لەبەرەوەی چەند ڕۆژێکی دیکەی تر جەژنە گەشتیاران ڕۆڵ ناوچەکانی هەرێمی کوردستانەکەن گەیلان ساویر پامنێری کوردستان نیوز ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ بۆی باسی ئامادەکاریەکانی گەشت و گوزاری هەرێممان بۆ بکە و پێشوازی لە گەشتیاران گەیلان ئێوارە باش دێمە لای تۆ قسەمان بۆ بکە. هێڤی ئێوارەتان باش دەستەی گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان تاوای ئامادەکاریەکانی کردو بۆ هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆژ و خۆتان دەزان 2 ڕۆژ یان 3 ڕۆژی ماوە جەژنی ڕەمەزان بۆیە تاوای ئامادەکاریەکانی کردو بەتەبێت لە ناوچە گەشتیارەکان ئەو شارانی کە ناوچە گەشتیاری لێ بۆ لە هەموو شارەکان لێژنەی تایبەتی ئامادەکرد و لێژنی جیاواز هەم لە بازەکان هەم لە شوێنە گەشتیارەکان بۆ ئەوەی کە کار ئاسان بۆ گەشتاران بکرێت بۆ ئەوی زۆرترین گەشتار ڕوو لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بکرێت و لەگەڵەوەش لە ناوچە گەشتیارەکانیش لە ڕێگەی چەندین لێژنەوە چاودێری دۆخی ئەو شوێنە گەشتیاران دەکە بۆ ئەوی قوڕخکاری لە نرخ ڕوونەتە لەسەر ئەوەی کە ئامادەکاریەکانی لە چ ئاستێکە پێشبینی ئەوە دەکرێت دەستەی گەشت و گوزار کە چەند هەزار گەشتیار بۆ ئەم جەژنە بێتە شارەکانی هەرێمی کوردستان. ئیبراهیم عەبدولمەجید وتەبێژی دەستەی گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستانمان لەیە زانیاریمان زیاتر پێدات. کاک ئیبراهیم سوپاس بۆ دەرفەتە پێیان بڵێ ئامادەکاریەکانتان لە چ ئاستێکە بۆ پێشوازی لە گەشتارن بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز. بەڵێ دیارە ئامادەکاریەکانی ئێمە لە سەر دوو ئاستا ئاستێکی کەرتی گشتیاواتە ئەو هەمە هەنجەی کە لە نێوانی لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە دەستەی گەشت و گوزار لە ڕێگەی بەرەبراتی گشتەکانی لە پارێزگا و لە ئیدارە سەربەخۆکان لەگەڵ لایەنەکان وەکو ئاسایشی بازەکان وەزارەتی ناوخۆ تیمەکانی فریاکەوتن پۆلیس بەرگری شارستانی قایمقامیت پارێزگاکان هەمومان وەکو یەک تیم کار دەکەین بۆ سەرخستنی پلانی پێشوازیکردن لە گەشتیاران و چەندین لیژنەش پێکێدراون کە ئەرکیان بەرک و بەرپرسیاری جیاوازیانە بێ لە گرنگترینمان ئەو لیژنانن کە دەچنە باسەکان هەر لەوێەوە پێشوازی لە گەشتیارانەکەن هاوکات لەناو سنتەری شارەکانی شوێنە گەشتیاریەکان بەسەر دەکرێنەوە بۆ چاودێریکردنی ڕەوشەکە و لەسەر ئاستی کەرتی تایبەتیش ئێمە لەگەڵ کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان هەماهەنگی تەواومان هەیە تەواوی بنکە گەشتیاریەکان لە ئامادە باشیدا بۆ پێشوازیکردن لە گەشتیاران بە کورتی دەتوانم بڵێم هەرێمی کوردستان بە کەرتی گشتی و تایبەتەوە لە ئامادە باشی تەواودایە و هەموو هەوڵێکیش لە پەناوی ئەوەیە کە جەژنێکی نمونەیی فراهم بکەین بۆ ئەو گەشتیارانی کە ڕوو لە هەرێمی کوردستانەکە. باسی بازەکان کردیانی زۆر بازەوە دەکرێت لە بازەکان گەشتیاران کە دێن بۆ پشکنین و لێپرسینەوە تۆزێکیانی تاخیر دەبوو ڕۆتینات هەبوو بۆ ئەمە چیتان کردووە لە با بڵێن لە سەیرانگەکان لە شوێنە گەشتیارەکان هەموو چێشخانە و هوتێل و مۆتێلەکان کراوە دەبن؟ بەڵێ دیارە ئەو دوو بابەتەی باست کردێمە ساڵانی زوو بەڕاستی ئاڵنگاری و بربەستێکی ئەجگار زۆر لەولایەن دەهاتە بەردەمی ئێمە بە تایبەتی لە باسەکان گەشتیاران دەبوو بە چەند کاژمێرێک بوەستن لە بازەکان بەڵام خۆشبەختانە بەهۆی ئەو هەمە هەنجێکە کراوە لەگەڵ ئاسایشی بازەکان لە ئێستادا بە کەمتر لە 5 خولەک تەواوی ڕێکارە ئەمنیەکان بۆ گەشتیاران دەژێتە بەر و ئیزنی ناوەی شارەکانە درن و سەبارەت بە شوێنە گەشتیاریەکانیش هەموو شوێنە گەشتیاریەکان کراوە بن بۆ ئەوەی گەشتیاران بتوانن سود لە خزمەت گوزاریەکانیان وەربگرن. گران نابنەوە. نرخەکان ئەو لیژنانەی ئێمە هەمانە یەکێ لە ئەرکەکانیان چاودێریکردنی نرخای بە هەموو شێوێک ڕێگە دەگرین لە قۆڕخکاری لە نرخدا بەڵام ئەوەی مای خۆشحالیشە لەم لایەنەشەوە ئێستا خاوەنی برین گەشتارەکان تێگەیشتنی زۆر باشیان هەیە ینی حاڵەتە نەبووتە دیار دەبڵین کاریگەریەکی ئەوتۆ هەیە بەڵام هەر شوێنێکی جگە بزانین قۆڕخکاری لە نرخ دەکات بە دڵنیایی و لیژنەکانی ئێمە تەداخولەکەن و چەندین شوێنش ڕوبەڕووی یاسا کراونەتەوە لە ساڵانی ڕابردوو. ئەگەر بە ڕێژەیەشبی پێم بڵێ پێشمی ساڵین ڕابردوو پێشبینیتان دەکرد ئەم ساڵ بۆ جژنی ڕەمەزان پێشبینی دەکەن چەند هەزار گەشتیار بێن گەشتارەکانش پێم وابی زۆرینەی هەر زۆریەگە 185 بنەوەی گەشتیاری خواردنەوە ڕاست عێراق دەبن. سەبارەت بە گەشتیارانەوە ڕاستە پشکی شەری گەشتیارانی ئێمە ئەوانن کە لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە دێن لەگەڵ ئەوەی کە ئەم چەند ساڵی دوایی ژمارە گەشتیارانی نێودەوڵەتیش بە شێوەیەکی دڵخۆشکەر بەرز بۆتەوە وەکو ژمارە ئێمە هیچ ژمارەیەک نادەین لە ئێستادا دەستەی گەشت و گوزار و بەڕێوەبەرایەتە گشتەکانی گەشت و گوزار لەگەڵ سەرجەمی لایەنەکانی تری پەیوەندیدار هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی کە بتوانین کەشێکی ئەوتۆ لە هەرێمی کوردستان بەڕەخسێنین کە تیایدا گەشتەر هەست بە ئاسوودەی بکات بەڵام بەو پێیکە نەورۆز کەوت بە ناومانجی ڕەمەزان پێمان وایە کە لەم جەژنەدا گەشتیاران قەرەبووی نەورۆزی شەکەنەوە گەشتیاران بە جۆرێک دێن بۆ هەرێمی کوردستان کە تەواوی شوێنە گەشتیارەکانی ئێمە جمایان بێ لە گەشتیار. زۆر باشە ینی دەستە گەشت و گوزار ناوچە گەشتیارەکان توانین لە خۆگرتنی چەند هەزار گەشتیاران هەیە؟
خۆشببختانە لە ئێستادا لەم لایەنەشەوەی بە لە ژێرخانی گەشتاریشەوە پێشڤسوونێکی زۆر بەرچاو بەدی هاتووە لە هەرێمی کوردستان لە ئێستادا لە شەوێکدا توانای لە خۆگرتنی نزیکەی 100,000 گەشتیارمان هەیە کە دیارە ئەمە بەڕاستی زۆر جێگەی دڵخۆشیە و ساڵە دوای ساڵیش ژمارەی ژووری هۆتێلەکان و سەریر زیاترە بێ ئەمەش لەبەر ئەوەیە کە ساڵانە ژمارەی گەشتیارانی ئێمە زیاترە بێ بۆیە پرۆژە گەشتیارەکان زیاتر بوون چاڵاکی گەشتیارەکان فرەچەشنتر بوون و ژمارەی گەشتیارانیش بێگومان زیاترە بن. بۆزانەکان ئیبراهیم عەبدولمەجید وتەبێژی دەستەی گەشت و گوزار هێوی وەک میوانەکەم ئاماژەی بۆدا بەهۆی ئەوەی کە با بڵێن نەورۆز کەوتووە نێو ڕەمەزانی پیرۆز و بۆیە گەشتیار وەکو پێویست نەبوو بۆ شارەکانی هەرێمی کوردستان بۆیە چاوەڕ دەکرد لە جەژنی ڕەمەزان با بڵێن قەرەبووی ئەو نهاتنی گەشتارانە بکرێتەوە بە تایبەت ئەو گەشتاران زیاتر لە خوارد و ناوەڕاستی عێراقدا و ئامادەکاریەکان تەواو کراوە لە هەموو هۆتێلەکان شێشخانە و میوانخانەکانیش بۆ ڕووی گەشتیاران بە تایبەت لە ناوچە گەشتیارەکان و سنتەری شارەکان کراوە دەبن. گەیلان سپاس ئەمڕۆ لەسەر کۆمەڵێک بابەتی جیاواز لە هەموو نەشەکانی کورسانیوسە داخڵ بوویت و زانیاریت پێداین ماندوو نەبیت. گەیلان سابر پامنێری کورسانیوس لە هەولێر هەر بژی.